سڵاو ئایا مامۆستایانی ئاینی کە بە پێشەوای ئومەت ناسراون ئەتوانن کاری حیزبی بکەن واتە لە حیزبێکی دیاریکراودا ببنە ئەندام ئەوان ئەمە نایان کاتە مەلا یا مامۆستای کۆمەڵێکی دیاریکراو دژی کۆمەڵێکی تر بینەرن. هەمیشە و قسەیە لە ناو خەڵکدا دروست دەبێت کە ئایا دەبێت مامۆستایانی ئاینی حیزبایەتی بکەن یان ئەوان بێ جیاوازی پێشڕەوی ئاینی خەڵکن و دەبێت خۆیان لەسەر و حیزبەوە ببینەوە. چونکە کاتی حیزبایەتی دەکەن بەهۆی ئەوەی ئەم بوارە پەیوەندی بە ژیانی فانی مرۆڤ و ململانەی هێزە ناکۆکەکان هەیە، لەوانەیە کاریگەری لەسەر لایەنە جوانەکانی ئایندا بنێت. ئەوە جگەلەوەی مامۆستایەکی ئاینی کاتێک دەبێت بە لایەنگری حیزبێکی دیاریکراو ئیتر دەبێت بەنەیاری ئەو خەڵکانەی سەر بەو حیزبەنین. هەروەها لە زۆر هەڵوێستی سیاسی و ئاینی ڕەنگە خەڵکانی دیکەوە کافر و زەندیق سەیر بکات و هەر بەم شێوەیەش مامەڵەیان لەگەڵ بکات. ئەگەر سەر بە حیزبێکی نائاینیش بێت ئەوە ئەوانی دیکە وەک کەسێکی دەرچوو لە دین سەیری دەکەن. بەڵام ئەگەر لە گۆشەنیگایەکی ترەوە سەیری بکەین دەبینی مامۆستای ئاینیش مرۆڤێکی ئاساییە، خۆ بە پۆشینی جببە و مێزەر نابێتە مرۆڤێکی تایبەت بۆ ئەوەی حەز و ئارەزوو و ئاراستەی سیاسی نەمێنێت. ئەم ئیشکالە بەردەوام لە هەموو ڕووداوێکدا سەر هەڵدەداتەوە. لەم ئەڵقەیەدا ئێمە هەوڵ دەدەین ئەم ئیشکالیەتە شی بکەینەوە. لە دوای دەرکەوتنی حیزبی سیاسی بە مانا مۆدێرنەکەی ئیشکالیاتی زۆر لە دنیای ئیسلاما دروست بوو، وەک دەرکەوتنی ئەحزابی ئایدۆلۆژی، دەرکەوتنی ئەحزابی دینی و ئەوەی پێی ئەوترا ئەلمانی. لەم نێوانەدا زانایانی ئاینی کە بە پێشەوای خەڵک ئەناسرێن و ڕێنیشاندەری ئەوامی خەڵکەکەن، ئەوان لەو بینە بێگومان لایەنێک هەڵدەگرن و لایەنیشان خۆش دەوێت. بەڵام ئەم ئەندام بوونە یا لایەنگریە بۆ حیزبێک لەسەر مامۆستایانی ئاینی زۆر زیاتر حساب دەکرێت وەک لە کەسانی تر. پرسیارەکە لەمەدا ئایا بۆ مامۆستای ئاینی هەروەک کەسێکی تر ئارەزووی ئەوەی نییە لایەنێک سەرخا و پشتی لایەنێک بگرێت کە لەگەڵ ئامانج و ئەهدافی خۆیان دەگونجێت؟ ئایا بۆچی دەبێت مامۆستای ئاینی دوور بێت لە هەر حیزبێکەوە، جا حیزبی دینی بێ یا غەیرە دینی بێ؟ سڵاو مامۆستا، ئەمەوێ باس لە پەیوەندی نێوان مامۆستایانی ئاینی و حیزب بکەم. بەڕێزت پێت وایە مامۆستای ئاینی کاری حیزبی بکە باشە یا سەربەخۆ بێ و مامۆستای هەموو کەسێک بێ؟ مەسئلەی مامۆستایەتی واتە قیادەی ئومەت، واتە ئەو کەسەی کە ئەبێتە مەلا یان مامۆستای میحراب و مزگەوت و مینبەر قیادەی ئومەتێک ئەکات بەبێ جیاوازی. ئەو ئومەتە هەموو چین و توێژەکانی تێدا هەیە. باش ئەوەیە کە مامۆستا ئیمامی هەروەکو چۆن لە نوێژا بەبێ جیاوازی گەنج و لاو و پیر و ئەوانە یان ئینتیمای هەر کەسێک بۆ هەر شوێنێک بێت ئیمامەتیان بۆ دەکات، لە کاری ڕۆژانە و معاملەی ژیانیشدا بە هەمان شێوە مامۆستای ئومەت بێت، مامۆستای گشتی بێت. یعنی بەڕێزت پێت وایە مامۆستا لە هیچ حیزبێک نەبێت بە کولی؟ ئێمە ئەتوانین پرسیارەکەی جەناب دوا لێ بکەین، ئایا دروستە مامۆستایان بەشداری لە کاری جەماعی و حیزبیدا بکەن یان مستەقیل و سربەخۆ بن و هیچ کارێک نەکەن؟ ئێمە لە ڕوانگەی سیاسەی شەرعیەوە ئەگەر تەماشای کاری ئیسلامی بکەین، سیاسەتکردن لە ناو کاری ئیسلامیدا شتێکی پیرۆزە، چونکە پێغەمبەران عەلەیهیم السەلات وەسەلام هەمووی کاریان کاری سیاسیان ئەنجام داوە، لە پاڵ کارە سیاسیەکە کاری عیبادەتیشیان ئەنجام داوە. چۆن کاری سیاسیان ئەنجام داوە؟ مەسەلەن غەیری پێغەمبەری خۆمان درود لەسەر با بڵێن مۆستاش تەقریبەن سیاسەتی نەکردو،
چ پێغەمبەرێک سیاسەتی کرد؟ پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام ئەبێ بزانین بۆ چی هاتوون، بۆچی نێردراون. مەبەستی ممارەسەی سیاسی فعلی بەبەستەکە لێرا وەڵامەکە وەرئەگرینەوە. کاتێک کە پێغەمبەران هاتوون یعنی ناعەدالەتی لە ناو مجتەمەع و کۆمەلگا هەیە، یعنی زوڵم و زۆر لە ناو کۆمەلگا هەیە. سیاست بە مەعنا لە ئیسلامدا جێبەجێکردنی کاری خەڵکی بە شێوەیەکی ئاشتیانە و بە شێوەیەکی دادپەروەرانە. کاتێک کە ئاشتی و دادپەروەری لە ناو ئومەت و لە ناو مجتەمەع و کۆمەلگادا نەبوو، ئەو کاتە پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام هۆکارێک لە هۆکاری هاتنیان ئەوە بوو. من مەبەستم لە ممارەسەی سیاسیە وەک کارێکی ڕۆژانە یا ممارەسەی حیزبی بە تایبەتی حیزب بە چەمکە تازەکەی لەم سەردەمەدا کازانن شتێکی تازەی حیزب. حیزبایەتیش لە ئیسلامدا جەنابیشتان باشتر ئەزان کە خوای پەروەردگار سوورەتێک لە سوورەتەکانی قورئانی بە ناوی ئەحزاب بوو ناردۆتە خوارەوە. زەم باسی کرد. کەلیمەی حیزب لە قورئاندا بە هەردوو تەوەرەکە هاتووە. هەندێک جار بە شێوەی زەم هاتووە، هەندێک جاریش بە شێوەی مەدح هاتووە. ئەلا ئین حیزب اللهی هم الغالبون هم المفلحون، ئەمە بە شێوەیەکی مەدحە. ئەلا ئین حیزب الشەیطانی هم الخاسرون، ئەمە بە شێوەیەکی زەمی هاتووە. ئەخر ئەو کەلیمەی حیزبە لەویا لە ئاەتە پیرۆزەکە بە معنای ئەم حیزبی ئەم سەردەمەیەت. ئێمە قورئان باس لەوە دەکات کە ئینسانەکان لەسەر ئەرزا ئەبن بە دوو بەشەوە. بەشێکیان باوەڕیان بەخوای پەروەردگار و بە قیامەت هەیە، بە زیندووبوونەوە هەیە، ئەوانە پیان ئەوترێ حیزب الله. ئەوانش کە باوەڕیان نییە و بە ئیستلاحی ئێستا تازەگەری و ئەلمانیەت پیان ئەوترێ مەلاحیدەکان، ئەوانە پیان ئەوترێ حیزب الشەیطانە. باش با پرسیارەکە بەم شێوەیە لێ بکەینەسە. مەسەلەن کۆمەڵگەی کوردەواری ئەڵێن 95% مسلمانە. ئەو 95% ئەتوانین بڵێن 92% باوەڕی بەخوا و پێغەمبەر هەیە، ئەگەر ملتەزیمیش نەبێ. وەنیە؟ بۆ نمونە ئێستا ئەوەی لە پارتی دیموکراتی کوردستانە، یعنی ئەتوانی بڵێ 3 لەسەر 4 کەسانی مقتەدەین و ملتەزیمی زۆر باششن لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەمان شێوە، تەنانەت لە ناو حیزبی شوێشە. ئیتر ئەوانە بۆچی ملحید و ئەلمانی، یعنی چی؟ ئەمە ئیسلامیە و حیزب الله، ئەوە حیزبی شەیطانە. ئێمە وەکو زانایان هیچ کەسێک لە ئیسلام خارج ناکەین. هەمووی ئینسانەکان بە ئەهلی ئیسلام ئەزانین، چونکە هیدایەتدان بەدەستی یەکەم خوای پەروەردگارە و تەکفیری کەس ناکەین ئیلا مەگەر کەسێک خۆی ئیعلانی کوفری خۆی و ملحیدیەتی خۆی بکات. ئەحزابی کوردیش هیچ کەسێک ناتوانێت تەکفیریان بکات، هەتا وەکو خۆیان ئیعلانی خۆیان نەکەن. هەر حیزبێکیش ئیعلانی خۆی کرد، ئیتر ئەوە تاوانەکەی بە ئەستۆی خۆیەتی. ئەوانەی کە ئێستا هەن تا ئێستا هیچ شتێکی تەکفیر بۆ بابەتە ئیعلانی خۆیانیان نەکردووە. ئەی چۆنێتر حیزبی شەیطان و حیزبی ئەڵڵا لێک جا بکەینەوە لەم حاڵەتە. ئەو کەسانی کە محارەبەی شریعەتە ئاسمانیەکانیان کردەوە بەگشتی و بە تایبەتی شریعەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، وەکو مشریکەکانی مەکە، وەکو منافقەکانی مەدینە، وەکو یەهود و نەسارا لەم ئەخیرۆ، ئەمانە هەمویان پیان ئەوترێ ئەحزاب الشەیطان، حیزب الشەیطان. ئەوەیش کە شوێنکەوتەی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم و قبوڵی بێت، تەنانەت ئەهلی زیممە بە حیزب الشەیطان نابرێت، بۆ لەبەر ئەوەی قبوڵی ئەحکامی شریعەتی ئیسلامی ئەکات، بەڵام ئامادە نییە خۆی جێبەجێ بکات، ئەوە هیچ ئیشکالێکمان تێدا نییە. ئەمە ئەو کەسانەی کە معادات ئەکەن، واتە دوشمنکاریەتی لەگەڵ مسلمانان و دینی خوا ئەکەن، ئەوانە پیان ئەوترێت حیزب الشەیطان. بەڕێزت پێت وایە مەسەلەن مامۆستانی ئاینی لە ناو حیزبی ئیسلامیە کار بکەن شەرعیە، لە ناو غەیری ئیسلامیە کار بکەن ناشەرعیە؟ پرسیارەکە عولەما ڕەحمەتی خۆیان لەسەر بێت، هەر لە پێشینان و تا ئەم سەردەمەی دوایینەش ئەبن بە دوو بەشەوە. بەشێکیان هەر بە تەواوەتی ڕەفزی حیزبایەتی ئەکەن، هەر کەلیمەی حیزبایەتی و بەشداریکردن و ئینزیمام تازە لە هەندێک لە عولەمای تازە سەردەما. بەڵێ هەندێک لە عولەمای تازە ئێستا هەر لە ئیبن تەیمیەوە هەتا و شێخ عوسەیمین و ئیبن باز و بە ئیستلاحی ئەمڕۆ سەلەفیەکان، ئەمانە بە مطلقی ڕەفزی حیزبایەتی ئەکەن، چونکە پێیان وایە حیزبایەتی ئەبێتە هۆکاری جیابوونەوەی ئومەت،
هۆکاری بچووکبوونەوەی ئومەت. باشە بە ئەم پرسیارە ئەو شخصی لە بەڕێز بکەم جا پێت وایە ئەو ڕایی سەلەفیەکان ڕاست نەبێت سەبارەت بە ڕەئی دووهەمی زانایان دەربارەی حیزبایەتی ئەوان بە مطلقی بە حرامی نازانن و بە دروستیشی ئەزانن بە تایبەتی لە کاتێکدا کەوا دەوڵەتی موسڵمانان نەبێت چونکە ڕەئی دووەمیان نەبێت بە دوو بەشەوە ئەفەرمونون ئەگەر دەوڵەتی موسڵمە هەبوو ئیتر پێویست بەوە ناکات تۆ ئەحزابی ئیسلامی دروست بکەیت چونکە هەمووی یەک ئومەتە. ئێستا کۆمەڵگەی ئێمە و دەوڵەتە کەشمان دەوڵەتێکی کافرە نیە نادەوڵەتی موسڵمانە خاکەشمان خاکی موسڵمانە لارە تێکەڵمان کردووە تێکەڵ. باش ئیتر لێرە ئێستا حیزبە ئیسلامیەکان با بڵێن لەگەڵ حیزبی ئەوانەی ترا کە ناویان ئەنێن ئەلمانی فەرقیان چی هەموو هەوڵیان بۆ کورسی حیزبایەتی لە ئیسلامدا وەکو زانایان ئەفەرمونون ئیجتیهادە چۆن ئیجتیهادی مەزاهیبی فقهیمان هەیە ئیجتیهادیشمان هەیە بۆ مەزاهیبی سیاسی. زۆر باشە بڵێن ئەو حیزبانە مەسەنە خەڵک ئەچێتە با بڵێن پارتی ئەبێ بە پارتی ئەبێ بە هیچیتی بە مەبەستێکی نەتەوەیی ئەچێ نەک بە مەبەستێکی دینی یا بە مەبەستی خزمەتی کۆمەلگاچێ نەک مەبەستیەوەی دژی دین ڕاوەستێ فەرقی چیە؟ ئێمە لە پێشەوە سەرەتاوە باسمان کرد کە هەر حیزبێک ئیعلانی ئیلحاد و کوفری خۆی و مەنهەجیەت و غایەتەکەی خۆی بە لادان لە دینداری و لە خزمەت نەکردنی خەڵک ئیعلان بکات ئەوە بە هیچ شێوەیەک دروست نییە پەیوەندی پێوە بکرێت نەک تەنها مەلا هەر خەڵکی موسڵمانیش دروست نییە لەگەڵ یابێت. ئەمە تایبەت نییە تەنها بە مەلاوە مۆزوعی حەڵال و حرامەتەکە تایبەتە بە عامی موسڵمانانەوە تەنانەت نوێژنەکەرێکی نەخوێندەواریش ئەگەر لەگەڵ حیزبەکە منهجیەتی کوفر بێت منهجیەتی دژایەتی ئیسلام بێت منهجیەتی غایەتەکەی لادانی ئیسلام بێت و بەرزکردنەوەی علمانیەت و عەولەمە بێت بە هیچ شێوەیەک دروست نییە موسڵمان لەگەڵیانە ئیش بکات. بەس خۆ ئەو حیزبانە ئێستا ئەلمانیان بەڵام چۆن تەنها بەناو ئەلمانین ئەگینا بە عەمەلی زۆربەیان ئەبینین لە مزگەوتان زۆربەیان ئەبینین ئەهلی نوێژن زۆربەیان ئەبینین یعنی پێی باشیش نییە تەنانەت کەلیمەی ئەلمانیەتیشی بەسەرا دابڕێنی یعنی پێیشی بڵیت چونکە خۆی بۆ موسڵمان ئەزانێت. پرسیارەکەی لە پێشا کردم پێت وایە کارکردن لەگەڵ حیزبی ئیسلامیان جائیزە لەگەڵ حیزبی نائیسلامیان ناجائیزە لەگەڵ حیزبی نائیسلامیە دروست نییە بە مەرجێک عەرزم کردی ئیعلانی کوفری خۆی بکات ئەگەر ئیعلانی خۆی نەکاتەوە بابەتێکی ترە ئەو کەسێک کە ئیشیان لەگەڵ ئەکات بە نیەتی خزمەتکردن بە نیەتی گەیاندنی حەق بە نیەتی ڕاستکردنەوە بە نیەتی ڕێگەگرتن لە زوڵم و لە ناعەدالەتی شتێکی باش. حیزبەتی ئەم سەردەما بریتێت لە سیراع و ناکۆچی لەسەر دەسەڵات مامۆستانی ئاینین بەو ئاینی بەو موقعی کە هەیەە بەو پێگەی کە هەیەە جائیزە یا شیاوە هەڵبەتە جائیزی دینی ناڵێمە وەکو کۆمەڵگە کە ئەو خۆی بە پێشەوای کۆمەڵگە ئازانێ نەک حیزبێک و کۆمەڵک جائیزە کاری حیزبی بکات. بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله وسلم على سيدنا محمد وآله أجمعين. لراسيا بالقسيكي سفياني كري عيينة ودس بيبكين كيكا لعلماء التابعين أفرمت برسترين منزلي أو كساني كلبيني خو خلقان كبريتين لبيغمبران يا وارثي بيغمبران كبريتين لأهل علم يا علماء كالي أهل علم ئەهلی عیلم زۆر خەڵک ئەگرێتەوە بەڵام وەکو عەلەمی بالغەلەبە وەکو شاملی و کاملی لاتۆ بەسەر عولەمای دینە وی لا زۆر خەڵکی تریش هەیە کە ئەهلی عیلمە لە زانستەکان و عیلمەکانی ترە بەڵام بۆ علمی شەرعیە ئەهلی عیلمە بەڵام جلی مەلایەتی لە بەرانی ئیمامەت ناکەم مامۆستای جامیعەیە بەڵێ وەکو عەرزم کردی عولەما وەکو عەلەمی بالغەلەبە لاتۆ بۆ عولەمای دین يا علماء دين لبروي كوارثي بيغمبران بيغمبر صلى الله عليه وسلم فرمى العلماء ورثة الأنبياء وارثي بيغمبران لم يورثوا دينارا ولا درهما
ئەمە تەتەڕق بۆەوە کە دینار و دیرهەمیان نەویستویانی لەناو سیراعێکان نەبوون کە بۆ مەنسەب و پلە و پایە و ماڵ و سوڵتە و ئەو جۆرە بابەتانە بێ. ولەمای ئومەت مادەم واریسی پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ و ئیشی ئەمانە کە هەیئەیەکی دینی دەعەوین گەورەی ئەمان لەوایە کە بەو شێوە بمێنەوە کە پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ بوون مستەقیل بن، یعنی هیچ ڕنگ و دەنگێکیان پێوە دیار نەبێت کە خەڵک مەحدودیان بکات لە دائیرەیەکە. ئەمان ئیش لەسەر وەحدەتی سەفی ئومەتەکەن، پاراستن و حیفزی ئومەت لە ڕووی دین و دنیاوە و قووەتی گەورەی موجتەمەعیژن دائیمەن هێزێکی پشتیوانی گەورە بوون بۆ شەعب بۆ میلەت، هەتا پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێت کە هاتوون لە بەرامبەر و دەسەڵاتانەی کەوا خەڵکیان تووشی کوفر و ضەلالەت کردووە وەکو قووەتێکی معارەزە، وەکو مامۆسا و ئیمامی شەعب و میلەت کاریان لەسەر خەڵک کردووە لەسەر عەبدەکانی خوا، نەک بە عینوانی ئەوەی کە بڵێن بکەونە ململانێ لەگەڵ دەسەڵاتەکانی ئەو سەردەمانە. زۆر باشە مامۆستا، ئێمە با بڵێن لە ئێستا بە زۆری تقریبەن وێنە گەورەکە پێچەوانی ئەمێ. ئەمە گەر لە کوردستان ئاباس بکەین ئەنی زۆربەی زەنانی ئەینی بە شێوەیەک لە شێوەکان سەر بەلایەنێکن، ئێتر ئیسلامی بێ یا غیرە ئیسلامی بێت. چۆن ئێمە ئاوە بە ئیمامی ئومەتیان بزانین؟ بەڵێ خۆی ئێمە لە واقعی ئەمڕۆی نەک هەر کوردستانی خۆمانە تەواوی عالەمی ئیسلامیە ئەوە بینین کە لەبەرەوەی زروفەکە وە ئیجابەکە کە زۆربەی وڵاتان تەحەزب و حیزبایەتی تێکەوتووە، دایمەن سیراع و ململانێگەیە لە نێوان حرەکەیەکی دینی و غەیرە دینی، ئیترم حرەکە غەیرە دینیانە وەتەنین یا علمانین. مۆزوعی سیراع ئەوە شتێکی سروشتیە، طەبیعەت و فیترەتی ئینسان وایە دائیمەن لە سیراعی لەگەڵ کەسێکا کام حەزەکە خۆ هەر کەس حەزەکە بۆ خۆی وجودی زیاتری بێ یا خەڵکەکەی تەواجدی زۆرتر بێ، ئەوە بابەتێکی ترە. بەڵام ئایا عولەمای دین بەشێک بن لەم سیراعە؟ من وای نابینم عولەمای دین لەم سیراعە وجودیان ببێ باش. گەورەی عولەمای دین لەوایە کە لە خارجی ئەم دائیرەی سیراعە بن، بۆ لەبەرەوەی مەحدود نەبن. عولەمای دین نخبەیەکن لە ناو موجتەمەعە و میلەتیش مەحەبەتی ئەوەی هەیە کە بە مستەقیلی بمێنەوە تێکەڵی هیچ حرەکەیەک نەبن، نە دینی نە غەیرە دینی. بەڵێ پشتیوانی بکەن بە ئیعتیباری ئەمر بە معروف و نەهی لە منکەر. هەر کەس کاری باشەکە وەتەنیە یا دینیە دەستخۆشی. زۆر باشە. ڕێزت لەم بڕوایەتە ئەم قسانە ئێستا فەرمووت، پێت وە حیزبی دینی و حیزبی نادینی هەردووچیان ئەم بۆچوونەی بەڕێزت ئەیانگرێتەوە؟ من حەزمە کرد عولەمای دین لە کوردستانی و باباسی کوردستانی خۆمانکەی مەژ مەرجعیەتێکی دینی وەکو ئەزهەرمان وایە. ئێستا ئەزهەر سوڵتەیەکی گەورەیە لە بەرامبەر دەسەڵاتی وڵاتی میسرە، یعنی تعبیرە لە عولەمای ئومەتەکە. بەڵام لەگەڵ ئەوەشە لە عولەما گەورەکان سەر بە ئیخوانن یا حیزبێکی سەلەفین. آخر حرەکەی ئیسلامی تایە لە ناو میسرا کۆمەڵی حرەکاتی تایە، حرەکاتی ئیسلامی و غێرە ئیسلامی. بەڵام ئەزهەر بە درێژایی تەریخی خۆی بە مستەقیلی ماوەتەوە لە 1960 بۆ 70 زانایانی ئاینی ئەو وڵاتە سەر بە مؤسسەسان، یعنی نە پشتیوانێکی بە قووەتی دەسەڵاتن بڵێ ئەمانە پیاوی دەسەڵاتن، نە ئەمانە بڵین لە ناو حیزبەکان بە مەحدودی بمێنەوە خەڵک خیتابەکان وەکو خیتابێکی حیزبی سیر بکە. عولەمای دین ئالەم نیتاقا بمێنێتەوە گەورەترە و لە چاو و دڵی خەڵکی ژا گەورەترە لەوەی کەوە ڕەنگێکی پێوە دیار. بەس مامۆستا بەڕێزت چۆن جیاوازی ناکەیت لە نێوان حیزبێکی ئیسلامی و حیزبێکی غەیرە ئیسلامی؟ مەبەستم وایە بۆ ئەو مامۆستایانە کە ئینتیمای لە ڕابردووە لە ساڵی 90ەکان کە دەستی پێکرد حیزبایەتی لە کوردستان بەو شێوە بوو، حسابیەوە کرا بەرەیەکی ئیسلامی و غەیرە ئیسلامی هەیە، هەتا خەڵکانێک بوون لە ناو حیزبە ئیسلامیەکانە بەرەی غێرە ئیسلامیەکان بە کوفر سەیرەکەن. ئەو بوو فتوای تەکفیر ئەدرا، خەڵک ئەکوژرا بە ناوی دینەوە مەسەلا. جا ئەوە باش بوو، ئەوە شتێکی خراپ بوو. بەڵام ئێستا خەریکە فەهمەکە ئەگۆڕێ بۆ ئێتیبارەوانەی کە دینین حرەکەی ئیسلامین
غیرە ئیسلامیەکانیش بە حرەکەیەکی وەتەنی و نەتەوەیی سەیرەکەن نەک غیرە دینی یعنی ئەو ئیلحاد و کوفرەی کە دایان نابوو وەکو مۆرکێکدا بوویان لەم حرەکە وەتەنیانە ئێستا نایبینی وەیە بینی ئەم حرەکە غیرە دینیانەش لە کوردستانە هەن خاوەنی کۆمەڵی مامۆسای ئاینی زۆرن کۆمەڵی مامۆسایانی ئاینی خۆیان جێکردوەوە لەناو ئەو حرەکاتانە هەرچەند بەشی گەورەی مامۆسایانی ئاینی کوردستان سەر بە موئەسسەسەی ئیتیحادی عولەما ئیتیحادی عولەمای کوردستان ئیتیحادێکی مستەقیلە بەڵێ لە پاڵ دەسەڵاتایە وەکو وەزارەتی ئەوقاف شؤونی عولەمای دینی ئیدارە ئەدا بەڵام خاوەنی خیتابی خۆشیانە بەڵام لەبەرەوەی لە بەرامبەر ئەم خیتابەی ئیتیحادی عولەما کۆمەڵی مامۆسایانی ئاینی زۆر کۆمەڵی مامۆسایانی ئاینیشان هەرچەندە لە بەرامبەر موئەسسەسەکە زۆر نین بەڵام هەر ئیعتیباریان بەڵام مامۆسام ئەو حیزبانە با بڵێن کۆمەڵ و یەکگرت و لە ناو ئیتیحادی عولەما ئەندامیان هەیە بەڵێ ئەوانەی کاتوونەتۆ ناو ئیتیحادی عولەما بە شێوەیەکی گشتی لە 1970 بەرگی حیزبایەتەکان لە خۆیان کردوەوە بەڵێ مەیلێکیان ماوە عەلاقات و ئیتیساڵاتیان ماوە بەڵام بە شێوەیەکی گشتی ئایسە بەرەو ئەو فەهمە ئەڕۆن مامۆسایانی ئاینی بەعام لە ناو حیزبە ئیسلامی و غیرە ئیسلامیەکانیش بێنە دەرەوە پیان وایە خیتابەکە بە قووەترە بێ و تەئسیراتی کەلامی عولەمای دینیش ئەو کاتە هەم بۆ وەحدەتی سەفی خەڵک هەم بۆ تەئسیراتی دینی و خیتابی دینی لە ناو خەڵکا باشتر بەڵام هێشتا وەکو ماوە هێشتا ماوە بگەینە ئەو مەرحەلە زۆر پێویست و زەرور بوو کە مامۆسایانی ئاینی بێنە دەرەوە لە ناو هەموو حیزبەکان چونکە خەڵکیش ئەوەی قبول نییە بینیمان کۆمەڵی مامۆسای ئاینی کە بۆ نمونە پیان خۆشە لە ناو حیزبێکە ئیش بکەن وەکو لەو ڕۆژانش بینیمان خەڵک بەعام ئیدانی ئیشەکەی کرد پێی ناخۆش بوو با ئەمە بڵێن مامۆستا ئاینیەکان بۆچی ئەچنە حیزبەوە ئایا مەسلحەتی شەخسیە ئایا بۆ تەمشیەکردنی کارەکانیانە ئایا بۆ ئەوەیە لە مزگەوتێکە جیان بێتەوە هۆی چیە یانی بە تایبەتی حیزبەکانی دەسەڵات هۆکارەکەی ئەوەیە قاعیدەیەکمانێڵێ مالایەتی مولواجب بوو ئیلا بهی فەهوە واجب هەندێک جار تۆ شتێک هەنگاوێک مەجبوری بینی لەبەرەوەی کە ئیشەکەت بە تەواوی کامل بێ مامۆسایانی ئاینی ئەڵێ نەگەر خۆمان جێگەی پێگەیە مەنسەبێ ڕوتبەیەکی خۆمان بێ مەرجعیەتێکی خۆمان بێ لە پاڵ دەسەڵاتە نەک ببینە بەشێک لە دەسەڵات بەڵام وەکو مستەشاری دەسەڵات مامۆستا ئەمانە مەسەلەن ئەمە چێتە ناو پارتی ئەوە چێتە ناو آخر ئیتیحادی عولەمای ئیسلامی یەکێتی زانایانی ئاینی تعبیر نییە نە لە یەکێتی نە لە پارتی بەڵێ تازە تۆ بتوێن نەبێتێ بەشی ئیداری ئێرە هەیە و بەشی ئیدا بەڵام بە شێوەیەکی گشتی ئەم مامۆسانە و مامۆسانەتەوەیانن کە تااقەتی ویان نیە حیزبایەتیکەن بە شێوەیەکی زەق تعبیرن لە خیتابی دینی لە وڵاتە بەڵام میتر خەڵکێک هەیە وازەقیان نەکاتەوە بۆی بیان کا بە تەرەف لە بەرامبەر خۆیان بڵێ کاکەمانیشە خەڵکێکن سەر بەو دوو دەسەڵاتن بەڵام لە ئەساسا وانی فەرمووت لەنەوەیەکە زۆر لە ئیسلامیەکان حیزبەکانی تریان بە کەفرەزانی پێتوانێت ئەوەش کاردانەوەیەکی ئیسلامیەکان بوو بەرامبەر بە توندڕەوی بەعزێ لەم حیزبانە قەناعەتم وایە بەشێکی لە جەهلۆ سەرچاوی گرتبوو هێشتا چۆنیانی بەو یاعتیبارەی کە بەڕاستی زۆربەی ئەو خەڵکە هەر گەنج بوو بەو عینوانەی کەم حرەکاتانە حرەکاتی ئیسلامین وەکو مەحەبەتێک بۆ دین تێکەڵ مامۆستا مەلا عوسمان مامۆستا مەلا عەلی مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود ئەوانە گەنج نەبوو قەیناکە ئەوانە بڵێ قیادەی ئەو ئیشیان کردبوو بەڵام وەکو پێویست نیان توانی بوو تەئسیراتیان بێت لەسەرەوەی کە مەقاسیدی شەریعە چییە مەقاسید و شەریعە و مەعانی شەریعە بۆ تەنزیمکردن و تەشکیلکردنی موجتەماع چییە تەکفیرکردنی بەرامبەر چەنە خەتەرەی هەیە تۆ چۆن تەفرەقە خەیتە ناو ئومەتێ لە کاتێکا بینی ئەمانە هەمویان کە بەرامبەری تۆسان زۆربیان تۆوێکی خێر لە گیانیان هەیە تۆوێکی ئیمان و نووری ئیمان لە دڵیان هەیە وەکو تۆ لە مزگەوتەکانە نەک هەر بەرامبەر ئەو حرەکاتانی تەکفیر و تەبدیعیانەکردن هەر بەرامبەر حرەکاتە دینیەکانیش لە بیدایەتی نەوەدەکان و حرەکاتی ئیسلامیەکان تەوەجوهاتیان تون بوو بەڵێ بەرامبەر بە حرەکەی تەسەوف بەرامبەر بۆ مامۆسانی هەر مستەقیل بوون نەوعەما هەر تەئیدی ئیسلامی مامۆستا لە بینی ئیخوان و بزوتنەوە ئەو مشکلەیە هەبوویانی دوایی لە بین بزوتنەوە و یەکگرتووە بەڵێ ئەو مشکلەیە هەبوو تەکفیرکردن و
بەڵێ ئەو بەداخۆ وەکو عەرزم کردی لە جەهل سەرچاوی گرتووە کە ئینسان عیلمی نییە بە ئەو دوانسە عیلمە کە کاتی خۆی لە کودەواری خۆمان ئاخوێنراوە بە تایبەت عیلمی ئوسوڵ عیلمی بەلاغە ئەو عیلمانەی کە ئالی و مەعلین بۆ خزمەتکردن و تێگەیشتن لە دین علومی ئالە بە شێوەیەکی گشتیوان یەکسەر تەپیانەدا سەر قورئان و حەدیث هەر حەدیث بابەت تۆ چۆن یەکسەر ئەمە تۆ وەکو زاهیریەکانت لێدێ یعنی ئیشکردن بە نەس وڵاتەکە بەرەو وێرانکاری کارەسات دروستەکە ئەو کارەساتەی کە بین دەیان حرەکاتی جیادی تون هەیە مەترسی لەسەر ژیانی خەڵکی مزگەوت دروستەکە وەکو چۆنە بینینە سەرش لە مزگەوتەکانە لە هەندێک وڵات تەقینەوە بێ حرەکەیەکی دینیەڵێ من بەرپرسیارم لێ من کردومە مامۆسای ئاینی تیا شەهید دەبێ نوێژکن تیا شەهید دەبێ ینی خۆیان بە بەرپرسیار دەزانن لە قەزیەکە